بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان نامەی خوشکێکی بەڕێزە کە دیارە لە ئەوروپاوە ناردوویەتی. نامەکە دوور و درێژە وەکو خۆی دەیخوێنمەوە، بەڵام لەوە دەچێت ئەمە کێشەی ناو زۆر خێزانی تت بێ، واتە بەگشتی ئیسفادە لە نامەی ئەم خوشکە بەڕێزە دەکەین. با بچینە سەر نامەکەی و دەستکەین بە گفتوگۆکردن لەبارەیەوە. نامەکە بەم شێوەیە وەکو خۆی دەیخوێنمەوە، دەڵێ: سلام علیکم مامۆستای بەڕێز، خی گەورە جەزای بەخێری خۆت و ئەو کەناڵە بەڕێزە و سەرجەم کارمەندانی بداتەوە. مامۆستای جان، من پرسیارم هەیە. من ئافرەتێکم باڵاپۆش و ڕوو لە خوام. سوپاس بۆ خی گەورە نزیکی لە تەمەنی 18 ساڵیەوە شوم کرد بە کوڕێکی. سوپاس بۆ خی گەورە، کوڕێکی دیندار و لە خواترس و بەڕێز. نسیبی خوای پەروەردگار وابوو کە من و مێردەکەم لەگەڵ ماڵی چوار لە خوشکەکانی مێردەکەم بە سەفەری یەکجاری ڕۆیشتینە یەکێک لە وڵاتانی غەریبی. من کە ڕۆیشتم ئەو کاتە تەمەنم گەیشتە بووە 20 ساڵ، بەڵام سەرەتای زەواج و گەنجی و ژیانی هاوسەریم بوو. مێردەکەم لەبەر ئەوەی مادیەن باش نەبوو، منی لەگەڵ سێ لە خوشکەکانی دانا لەسەر یەک ماڵ کە خوشکەکانی مێردەکەم هەرسێکیان شویان کردبوو. ئەو کات کە من لەگەڵیان بووم لە ماڵێکدا هەر یەکە و سێ منداڵیان هەبوو. بە مێردی هەرسێکیان گەنج بوو، بەڵام لەبەر خاتری مێردەکەم قبوڵم کرد. بەڵام ئەوانیش هەمویان زۆر زۆر باش و ڕێک و پێک بوون. ئەوەندە باش بوون لەگەڵم کە هیچ کات هەستم بە غەریبی نەکرد لەگەڵیاندا. وەک دەستە خوشک وا بوون لەگەڵم، زۆر بەخۆشی بەیەکەوە دەژیان و ڕەفتارمان لەگەڵ یەکتر دەکرد. من هەتا 3 ساڵ لەگەڵیان ژیان بێ کێشە بێ ناخۆشی. هەتا تەنانەت نسیبی ژیانی من وابوو کە 8 برام هەبوو، واتە مێردەکەم 8 برای تری هەبوو. پیاوەکەم ناوی 3 لە براکانی دەرچوو، واتە ئەوانیش کە چوون بۆ دەرەوەی وڵات. مێردەکەم کە ئەوانی هێنا بۆ هەمان وڵاتی کە ئێمە لێی دەژیاین، بڕیاریدا خانوویەک بەکرێ بگرێ من و هاوسەرەکەم و 3 شوبراکەم، واتە برای پیاوەکەم لە خانوویەک پێکەوە دەژیاین وەک خوشک و برا. زۆر بۆ من باش بوون، زۆر ڕێزیان لێ دەگرتم. منیش سوێن بە عەزەمەتی خوای گەورە هیچ کات غەدرم لێ نەکردن. وەک برا و کەسی خۆم خزمەتم دەکردن و خۆشەویستی و ڕێزم بۆیان دەردەبڕی و زۆر لیان ڕازی بووم. مامۆستا گیان، کێشەی من و پرسیارەکەم لێرەوەیە کە بە هاتنی خەسووم بۆ ناومان هەموو شتێک تێک چوو. کە خەسووم هات بۆ ئەو وڵاتە لەگەڵ 4 کوڕی تریدا لەگەڵ من و کوڕەکانیدا لە یەک خانوودا دەژیان. سوێن دەخۆم بە گەورەی و تاکو تەنهایی خوای گەورە ئەو ڕێز و خزمەتەی بەو دایکەمم کردووەتە بە خەسووم بۆ منداڵەکانی کە بەڕێز بووم لە دایکی خۆم زیاتر و لە براکانی خۆم زیاتر بووە. هیچ کەم و کورتیم نەبوو. مێردەکەم زۆر لێم ڕازی بوو لەوەی کە چەندە بە ئیمانەوە هەڵس و کەوت دەکەم و دایکی و 4 برای و 2 خوشکی لەگەڵ من لە یەک ماڵا دەژیاین و خزمەتی هەمویانم دەکرد. بەڵام بەداخەوە مامۆستا هەرچیم دەکرد، هەرچەند حرمەت و ڕێزم لە خەسووم دەگرت، لوتف و خۆشەویستیم نیشان دەدا، ئەو بە هیچ شێوەیەک ڕووی لە من نەبوو. دانی خێری پێدا نەنام، بە مەرجێک سێژەمە نانم دەخستە بەردەمی. ماڵ و قورسایی ژیان و تەنانەت بەڕێکردنی منداڵەکانی و مێردەکەشم هەمووی لە ئەستۆی خۆم بوو. لە پێناوی ئەوەی خواگیان و هاوسەرەکەم و ئەوانیش لێم ڕازی بن، نەمدەهێشت تەنها قاپێک بشوات. بەڵام مامۆستا ئەم دایکی مێردەم بووە سەبەبی نێوان من و مێردەکەم کە ساد و سڕی تێبکەوێ. هەروەها نێوانم لەگەڵ دشەکانم کە وەک خوشک وا بووین. ئەو شوبرانەی کە وەکو باوک و براوا بوون بۆم، ژیانی هەمومانی تێکدا. بەس کاری ئەم ژنە کە تەمەنی 55 ساڵە قسە هێنان و قسەبردن و تعلیق و ئاژاوە نانەوە بوو بۆ دش و شوبرا و بۆ پیا و لە ماڵی برادەران و خزمانیشمان. مامۆستا زۆر دڵشکاوی کردم، چونکە زۆر بوختان و تۆمەتی خستە دوام. بەخوای گەورە شەو ڕۆژ خەوم نەماوە، خوای گەورە ئاگادارە کە درێخیم نەبوو بۆیان. مامۆستا من تەواوی دڵم بە تەواوەتی دڵم لێ شکاوە. دەڵێم تا ماوە گردنی ئازان ناکەم. ئایا من گوناهبار دەبم کە گردنی ئازان نەکەم؟ چونکە شوێنی قسە و تۆمەتەکانی هیچ کات ساڕێژ نابنەوە.
ئەگەر داوای ماڵی جیا بکەم لە مێردەکەم گوناهبار دەبم چونکە ئەم خەسووە بۆ هۆی ئەوەی تێکدانی نێوان هەموو کەسەکانی خێزانەکەمان. لێرەدا زۆر تۆمەت هەڵدەبەستێ، ئایا ئەو گوناهبار دەبێ؟ تۆ ڕێنمایی چییە بۆ من؟ وەک دایکێکی ئیماندار من ئێستا خاوەنی دایکی 4 منداڵم، دوورم لە کەس و کارم، لە دایکم، لە باوکم، لە خوشک و برام. من ئەم ژنە وەک ئەوەی دایکایەتی دەکردین ئێمەش بە دایکی خۆمان تەماشامان دەکرد، بەڵام بەداخەوە نێوانی هەمومانی وێران کرد. ئایا خوا ئەمە قبول دەکا؟ ئەی مامۆستا ڕاستە ئەو دایکە، بەڵام هیچ منداڵێکی لێ ڕازی نییە و ژیانی هەمومانی بە وێرانە بردووە، بە قسە و قسەڵۆک، بە گەنجیش لێ دەژێڕنەوە هەروە بووە. وەلحاصڵ لە کۆتاییدا دەڵێ هەر هەش کوڕەکەی خزمەتی دەکەن، بەڵام ئەوانیش دەزانن کە دایکیان وەکو پێویست نییە و زمانی بەخێر ناگەڕێ. مامۆستا گیان سەری ئیسراحەت ناخینە سەر پشتی و بخەوین، ئەوەندە بە ئازارە و قسە و دێڕەکانی جەرگ دەبڕێ. هیچ خۆشی بە من نایە، بەخوا مامۆستا خۆیشی منی هەڵبژار بۆ مێردم، بەس دوژمنایەتیم دەکات بێ ئەوەی هەڵەیەکم هەبێ. ئایا من هاتوچۆی لەگەڵ کەم بکەمەوە گوناهبار دەبم؟ تکایە قسەمان بۆ بکە لەسەر ئەو خەسوانەی خراپن و مامەڵە و هەڵسو کەوتیان لە خێزاندا باش نییە. ئەمە دەقی ئەو نامەیە بوو کە هەندێکم لێ کورت کردەوە بۆ ئەوەی کاتەکەمان بەش بکە کە لە وڵاتانی دەرەوە بۆ ئێمە هاتووە. بە کورتی وەڵام نامەکەم خوێندەوە، ئینشاءڵڵا بە جوانیش بە ئیزنی خوای پەروەردگار وەڵامی دەدەمەوە. وەڵامی ئەو خوشکە بەڕێزە و هەموو ئەوانی کە لەناو خێزانەکەیاندا کێشەیان هەیە. بابەتەکەم ناونا لەسەر شەشەکە نووسراوە بەردی خڕی ناو خێزان. بەداخەوە لە زۆربەی خێزاندا کە زۆربەی ئەندامەکان بە یەکەوە کۆک و تەبان چۆن بەردێکی خڕ ناگونجێ لە ناویاندا ئیتر گەورەیە بچووکە دیوارەکە تێک دەدا و هەمووان دەجوڵێنێ. مرۆڤی واش هەیە لە خێزاندا بەردی خڕی ناو خێزانە. بۆ دڵخۆشیە و خوشکە بەڕێزەم ئێمە پرۆگرامەکەمان بەڕێزان دەبێ خۆی بیناسین، ناوی خۆشەویستیە، هەمیشە خۆشەویستی بڵاو بکەینەوە، ڕقەکان لابین یان کەمیان بکەینەوە. بۆ دڵخۆشیە و خوشکە بەڕێزەم و بۆ هەمووشمان با ئەم ڕاستیە سەرەتا بزانین. ئێرە ژیانی دنیاە، ئێرە ژیانی دنیاە و بەهەژ نییە. تەنها لە بەهەشدا ئەوە هەیە کە هەرچی نەفس بیخوازێ و دڵ بیەوێ هەیە و ئەوەی دڵ پێی بشتێ نییە و نایبینی و نابیسترێ. بە ئەم حەقیقەتە لە ناو دڵی خۆماندا جێبەجێ بکەیت. بەخوا تۆ کچی بەڕێزم ئێستا کە گوێ لەم بەرنامەیە شوت کرد و ئەمەزانە کە چوویتە ماڵی مێردی خۆت ئیتر هەموو دنیا بە دڵی تۆ دەبێت. هیچ کەسێک لە کەسوکاری ئەو مێردت پێت ناڵێ ئاوێک سارد و گەرمە، ناشتی وانە. تۆ کە ژنت هێنا لەگەڵ ماڵی خەزورانت تێکەڵاو دەبی کوڕی بەڕێز وا مەزانە هیچ کەسێک لەو بنەماڵی بەرامبەر و دەستەی ماڵی خەزورانت ڕۆژێ بێدڵی تۆ ناکەن. هەر ژیان خۆی خودی خۆی وایە. لە ژیانی ئینساندا لەم سەرزەویەدا هیچ کاتێک ئەوە نابینی گوێ لە قسەیەک نەبێت کە دڵت بتەزێنێ، چاوت وێنەیەک ببینێ کە پێی خۆشحاڵ نەبێت. ئەوە تەنها لە بەهەشتا هەیە. بەڵام لە ژیانی دنیادا ئاگاتان لە دوو خاڵ بێ. یەکەم، ژیان پەرداخێکە، هی هەمومان پەرداخێکە کە هەمووی نیوەیە. ئەوە حەقیقەتی ژیانە. بەخوا لە پاشایەکەوە، لە وەزیرێکەوە تا کرێکارێکی ناو بازار، لە مامۆستایەکی زانکۆوە تا کەسێک کە کرێکاری لە بازاڕا دەکە، هەمووی پەرداخی ژیانی یەک بەیەکی ئێمە نیوەیە. ئەمە دنیا دەبێ هەروابێ. پەرداخی کەس پڕپڕ نییە، بەڵام بەختەوەر نیوە پڕەکەی دەبینێ، بەدبەخت نیوە بەتاڵەکەی. دوو کەس ژیانیان ڕێک وەکو یەکە، یەکیان زۆر خۆشحاڵ و مرتاحە، بەردەوام سوپاسی خوا دەکە، یەکیشی دەم ناشکورە بەردەوامی خوا بێزاری دەردەبڕێ، ناوی تووشی بیبێ خۆتی لێ بدزیەوە، ئەوەندە دەم بەگلەیە. ئەمە ئەوەیە یەکەمیان نیوە پڕەکە دەبینێ، دەڵێ حەمد و سەنا بخوا پەرداخەکەم نیوەی پڕە. ئەوەی دووەمیان نیوە پڕەکە نابینێ، بەس بەتاڵەکە دەبینێت، دایمە دەم بەگلەیە، باشە بۆ پەرداخەکەم نیوەی بەتاڵە. ئەو نیوە پڕەی دەجارێت تۆ شکری ئەمام بکە، ئەوە ئاگا من لەوە بێت. دووەمیان بەنسبەت ئەم خوشکەمەوە ئاگادار بە و بۆ هەمووشمان ژیان وایە یەومون لەکە و یەومون عەلەیکە. هەندێک جاریش وەلئەیام عەلەیکە. ئەگەر ڕۆژێکت خۆشی و فەرەحی و ئاسوودەی بێ، دڵنیا بە ڕۆژگارێکیش دژت دەبێ، ڕۆژێکیش دژت دەبێ، یان هەندێک جار وەلئەیام عەلەیکە. ئەگەر ڕۆژێکت خۆشی بێ، ڕۆژگارانێکی ناخۆشیش هەن. چۆن هێڵی لێدانی دڵی مرۆڤ بەرزی و نزمیە، ئەگەر ڕێک بوو یعنی مردووی، دەخوا ژیانی ئێمە ژوایە. ڕۆژێک زۆر دڵت خۆشە، ڕۆژێک خەمبار دەکرێت، ڕۆژێک دۆستت لەگەڵە، ڕۆژێک یەکێک ئازارت دەدا.
وتراوە من سەڕەه زەمەن ساعەته ئەزمان. ئەگەر زەمەنێک ڕۆژگارێک خۆشحاڵت کە ڕۆژگارە تاڵەکانیش هەن، ساتە دژوارەکانی تەمەنیش هەن. بۆیە ئینسان بەردەوام تەوەقوعی ئەوە بکە هەمیشە دنیا بە دڵی تۆ نابێ، هەمیشە ڕۆژگارەکان بایەکان بەو ئاڕاستە ناڕواکە کە شتێکی تۆ پێی خۆشە، شەپۆلی دژیش بەرەو ڕوود دێ. جاکە ئەمە حەقیقەتی ژیانی دنیا بێ، ئەوەندە بە گەورەی سەیری ناڕەحەتیەکان ناکەی. خوشکی بەڕێزم دڵنیا بە پێی نامەکەت بەرداخەکەی تۆ لە ڕووی ژیانی خێزانیەوە زۆر باشە. تۆ حەوت فەزلی خوات بەسەرەوەیە، لەواسی هەر بۆ خۆت هەستت پێ نەکردبێ. ئێستا ئەڵێی سەر ناکەینە سەر پشتی خەوێکی خۆش و ئاسوودەمان نییە لەو ماڵەدا، بەڵام بەداخەوە حەوت خەڵاتی خوا لەگەڵ خوشکی خۆم هەیە و زۆر بەمان ئەم خەڵاتانەمان هەیە کە چی هەستی پێ ناکەین، بەس یەک تۆز ناڕەحەتیەکە دەبینین. ئەویش یەکەمیان بەدەمی خۆت دەڵێ من ئافرەتێکی باڵاپۆش و ڕوو لە خوام. ئەدی ئەمە فەزلی خوایە، ئەوەی کە ئینسان ڕوو لە خوا بێ، ئافرەتێکی باڵاپۆش بێ، تاعەت و عیبادەتی خوای لە منداڵیەوە کرد بێ، بە پاچی دامەزرا بێ و شووی کرد بێ، ئەمە هەمیشە دەبێ ئینسان دڵی پێی خۆش بێ. خاڵی دووەم ئەڵێ لە 18 ساڵیەوە هاوسەرگیریت کردووە، ئەبێ 1000 جار سوپاسی بۆ خوا بکەیت. دەیان ڕەفیقی تۆ و دەستە خوشکی تۆ و هاوتەمەنی تۆ هەیە 18 ساڵیشیان تێپەڕ کردووە لە تەمەن و هێستا هەر کچن لە ماڵی باوکیاندا، کەواتە خوا دەرگای ڕەحمەتی لە تۆ کردوێتەوە کە لە 18 ساڵیدا شاد بووی بە ماڵ و مێرد و حەڵاڵی خۆت. سێمیان باسی هاوسەرت دەکەی، خۆت نووسیوتە کوڕێکی دیندار خواناز بەڕێز. ئەم سێ سیفەتە لە هەر پیاوێکە هەبێ ئافرەت لێی دەحەسێتەوە. کوڕێکی خواناس و خواپەرست، لە خوا ترس، لە خیانەتت پێ ناکە لە بەرخوا، ڕێز و حرمەتدار و ئیحترامت دەگرێ. ئەی ئەمە فەزلی خوا نییە کە دایمە دڵت پێی خۆش بێ. چوارەمیان دڵی بە سەلامەتی گەیشتووینە ئەوروپایان ئەو وڵاتە غەریبیە. ئەی بیر لەوە کردوێتەوە خەڵکانێک وەکو ئێوە ڕۆیشتن بە قاچاقی و لە ڕێگادا هەمویان خنکان، یان وەرە چەند ئافرەتت پێ دەڵێن مێردەکەی خنکا، منداڵەکانی خنکا داماوە ئێستا بە تەنیا ماوەتەوە لە ڕێ ئەوروپا. هەموو دنیا و قیامەتی ڕۆی، ئەگەر قیامەتی خوا ڕەحمی پێ بکات دنیای ڕۆی، تۆ بە ساغ و سەلامەتی خۆت و هاوسەرەکەت و کەسوکاری مێردەکەت هەمووتان بە خێزانی توانیتان بە سەلامەتی بگەن. پێنجەم دڵی لە ئەوروپا بە تەنها نەبووی، ماڵی 4 خوشکی مێردەکە لەگەڵت بوون، ئەوانش هەمویان زۆر زۆر باش بوون. دەقی نامەکە دۆ خۆی دەخوێنمەوە، زۆر زۆر باش بوون لەگەڵت. ئەمە هەمووی فەزلی خوایە لەسەرت. بەخوا تۆیەک بە تەنها بووی تا لەو غەریبیە شێت دەبووی. ئەگەر ئەوانە ئەو 4 خوشکەی کە لەگەڵ تا هاتن خراپ بوونا لەگەڵت ئیدارە نەدەکرد، هەیە بەدەستی خوشکی مێردەکەیەوە گرفتارە. تۆ 4 دانە خوشکی لەگەڵت هاتنە ئەوروپا، هەر 4یان لە خوشکەکانی خۆت باشتر بوون بووت. ئەی ئەمە فەزلی خوا نییە؟ خاڵی شەشەم دەڵێ 8 برای زۆر باشم هەبوون، وەکو باوک و براوا بوون بۆم. 8 برا مێردەکەت 8 برای هەبووە کە شوبرای تۆن، ئەڵێ خۆت ئەڵێ وەکو باوک و براوا بوون، پشت و پەنا بوون، بە حورمەت و بەڕێز بوون. ئەمە شکری خوای ناوێ. خاڵی حەوتەم ئەڵێ 4 منداڵم هەیە، 4 گوڵی جوان خوای گەورە پێ خەڵات کردووی، 4 هەدیەی داویە، ئەوە دەبێت شەو ڕۆژ دڵت پێیان خۆش بێ. بەڵام عەرزم کردی ئەگەر ڕۆژگارێک لە ڕوویەکەوە ڕووی تەیە، ڕۆژگارێک ناڕەحەتت دەکا. من سەڕەه زەمەن ساعەت و ئەزمان و ئەڵێ بە هاتنی خەسووم بۆ ئەوروپا بۆ لامان هەموو شتەکانی تێکدایەوە. تەنها یەک گرفتت هەیە، خەسووی خراپ، ئەویش تەنها زمانەکەیەتی، زمانی خراپە، کە زمانیش بەداخەوە بەڵایەکی گەورەیە. تۆ دڵخۆش بە کەوەی خەتابار نەبووی. چەند جار سوێند خواردن باش نییە، سوێندت خواردووە ئەڵێی خەسووم وەکو دایکم تەماشا کردووە، حەمد و سەنا بۆ خوا، لەوەشە خۆت معەزەبی دەرونینی. ئامۆژگاریشم ئەوەیە هەم بۆ ئەو دایکانە، هەم بۆ هەموو خەسوویەک، بۆ هەموو بووچێک، بۆ هەمومان، بۆ هەموو مرۆڤێک. طوبى لمن كان مفتاحا للخير ومغلاقا للشر وويل لمن كان مغلاقا للخير مفتاحا للشر. خۆش بە حاڵی ئەوەی بەهەش بۆ ئەو کەسەی کەوا کلیلی دەرگای خێرە و قفڵی دەرگای شەڕە. وەیل و ناڕەحەتی و بەدبەختی بۆ کەسێک کە قفڵی دەرگای خێرە و کلیلی کردنەوەی دەرگای شەڕە. بەخوا هەیە لە ماڵە بووچێکە کە چۆ ماڵێکەوە هەرچی ئاژاوای لەو ماڵەیدا ناهێڵە. بەخوا دایکی وا هەیە، خەسووی واش هەیە، ئەو هەموو خێزانە هەمووی کۆ دەکاتەوە، دەرگای خێر دەکاتەوە، قفڵە شەڕەکە لەسەر هەموو دەرگای خراپەکان دەدا. خۆش بە حاڵی ئەوەی کە کلیلی دەرگای خێرە و قفڵی داخستنی دەرگا شەڕەکانە. بەڵام پەنا بەخوا هاوار بۆ حاڵی ئەو کەسەی لە دنیا و قیامەتە
کەوا قفڵی دەرگای خێرە دەرگایەکی خێر هەبێ قفڵێکی لێدا بەڵام هەر دەرگایەکی شەڕ داخرابێ ئیل لە ئەم بۆی دەبێتە کلیل و دەچێت دەیکاتەوە بۆی شەڕ بێتە ژوورەوە دووەمیان لەبەر خاتی خوای گەورە سوبحانەه وتەعالە و پاشان لەبەر مێردە باشەکەت کە ئەوە دایکێتی دڵنیا بە دایک چەند خراپ بێ پێی ناخۆشە یعنی کوڕ پێی ناخۆشە قسە بە دایکی بۆترێ ئێستا کوڕەکە خۆشی بزانێت کە دایکی خراپە هەر پێی ناخۆشە تۆ قسەی پێ بڵێ بۆیە ئاگادار بە کچی خۆم خوشتی خۆم لەبەر خاتری مێردە باشەکەت کە ئەو دایکێتی و بۆی دێشێ و لەبەر شوبراکانت هەشت دانە شوبراوەکو برا و باوە گوابوون بۆ تۆ لەبەر خاتی ئەو چوار خوشکەی کە چەندە بۆ تۆ باش و ڕێک و پێبوون و ئازاریان نەداوی ئەوە دایکیانە ئەگەر خۆشیان بڵێن خراپە بەڵام قەت ئامادە نین گوێبیستی قسەیەک بن بەرامبەر بە دایکیان بکرێ هەمومان بەرامبەر بە دایکی خۆمان وایت بۆیە ئاگادار بە تۆ هەر ڕێزی دایکیان بگرە دایکیانە ئاگادار بە ئەو چاکەی لەگەڵ کردووی مێردەکەت کە ئەوەندە چاکە و خواناس و باشە کوڕی ئەو ژنەیە لە باوەشی ئەوە شیری خواردەوە پەروەردە بووە ئەجا پاشان چاکەیەکی بەسەر تۆشەوە هەیە خوشتی من ئەڵێ ئەو بۆی دۆزیمەوەتە ئەو ئافرەتی کە ئەمڕۆ تۆ لێی بێزاری ئەو تۆی دەستنیشان کردەوە بۆ کوڕەکەی توێتی کوڕم ئەم کچەمان با لە دەست نەچێ بیکەین بە کچی ماڵمان و بوشی ماڵمان کەواتە تۆ لەو دووبارەشەوە هەر قەرزاری ئەها ئەگەر لێ بێ قسەکان چەند خۆشن من ئێستا ئەو خوشکەم دڵنیام کە نامەکەی خۆی گوێ لێ دەبێتەوە ئەمجا ئەزانێ خوا چه فەزڵێکی لەگەڵ کردووە بابەتەکان ئەوەندە بە قورسی وەرناگرێ سێمیان باشترین شتی شەرعی کە شەرع پەسەندیکە عەقڵ پەسەندیکە کۆمەڵایەتی پەسەندیکە هەر ماڵێک بێوێ خۆشەویستی و ڕێز هەتا لە نێوانیاندا بمێنێتەوە بۆ حرمەتەکە بەردەوام بێ بە ئاگامان لێ بێ ئەگەر بۆت بگونجێ کوڕ کە ژنی هێنا ماڵی خۆی جیابێ مەگەر ئەوەی کە ئێستا ئێوە چوونە ئەوروپا بارودۆخەکەتان وا بۆ و مانەوەتان بەیەکەوە فەزلی خوا بۆ هەمووتان هێنا بەخوا هەمووتان تووشی نەخۆشی دەرونی دەبوون بەتایبەتی تۆی بەڕێز کە لە تەمەنی 20 ساڵیەوە لە غەریبایەتی دابووی ئەو کاتە منداڵن نەبووە ئەو خوشکانە و منداڵەکانی لە دەورن نەبوویە بە تەنیا و مێردیش لەسەر کار و کەسابەت و ئیشی ڕۆژانەی هەر تووشی ناڕەحەتی دەرونی دەبووی لە حاڵەتی ئەوەدا هەندێک جار خێزانەکان بەیەکەوە بن بەڵام ئەگەر چاو کرایەوە و ئینسان ماڵ منداڵی خۆی پەیدا بوو یان لە کوردستانە بەتایبەتتر بڵێم کە ڕۆژان ئێمە دەتوانین هەموو کۆمەڵگاکەمان کراوەیە بەرامبەر یەک و هەمومان هاوزمان و هاو ئاینی یەکترین ئەگەر کوڕ ژینی هێنا یەک ژووری خۆی هەبێت جیایکەیتەوە باشە بەتەنیا بخەوێ نام بخوا ئیسراحەتی خۆی هەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی زۆر غیبن تەزدید حبن کەم سەردانی یەک بکەن لەلای یەکتر خۆشەویست دەبن بەخوا کام خێزانی زۆر بەیەکەوە تەبان کە هەموو ڕۆژ لە ناو یەکا بوون شەیطان و نەفسیش زاڵمە و خراپەکارە و بەدە هانە دەدا و قسەیەکت کێسێک لێ دەکاتە دەڵە شاخێک نیسکێک لێ دەکاتە گامێشێکی گەورە ئەوا شتەکانت بۆ گەورە دەکا و خراپەکان لەبەر چاو گەورە دەکا پرسیاری کۆتایی دڵی هاتوچۆی کەمەوانێ گونەهبار دەبم نەخێر هاتوچۆی کەم بکەیتەوە یان گونەهبار نابی داوای ماڵی خۆت بکەیت بەڵام ئاگال لێبێ قورئان دەفەرمێ ئیدفع بالتي هي أحسن دائما أحسن لەبەر چاو بێ یعنی تۆ دەتوانی لە هاوسەرەکەت داوا بکەی ماڵێکی تۆ سەر بەخۆت هەبێ بەڵام بە ئەو پەڕی زمان شیرینی بە ئاگادار بە زۆر بە حەزەرەوە چۆن بە ناو کێڵگەی مین و ئەلغاما دەڕۆی دەبێ وریابی پێتان نەتەقێتەوە لە کاتی باسکردنی دایکی مێردەکەتە ئەبێ ئاوا بە حەزەرەوە قسە بکەیت بە هیچ شێوەیەک هەز نەکا کە تۆ خوا نەخواستە لە دایکی بێزاری بە هیچ شێوەیە قسەکانت ئاڕاستەی ڕووی لە دایکی نەبێ چونکە ئاگادار بەوە سەرنجام هەر دایکێتی لە کۆتاییدا هەر دایکێتی چاک بێیان خراپ بێ ئاگادار بە تۆ زۆر خۆشبەختی تەنها ئەوەیە ئیشتەمەنی لە 55 ساڵ بەڕێ کردووە خوا زانێ بەیانی دەژین دەمرین ئیدفع بالتي هي أحسن بەڵێ مافی خۆتە ماڵی خۆت هەبێ و مافی خۆتە ئەوەندە هاتوچۆکەت گەرم نەبێ وەکو جاران بەڵام ئاگادار بە دڵی مێردەکەت نەڕەنجێنی وەکو ئێستا کە دڵی هەز دەکەین ساردی لە نێوانماندایە بە هەمومان ئاگامان لە خۆمان بێ ئاگامان لە خێزانەکانمان بێ ئاگامان لەوێ بێ ناڕەحەتی پاداشتی خوای لەسەرە و ئەو هەموو خۆشیانەش ئێستا و خوشکە بەداخەوەم لە نامەکەیدا لە کۆتایە نووسی بووی هیچ کاتێک سەر ناکەینە سەر پشتی و خەوێکی ئاسوودە و دڵێکی ئیسراحەتمان نییە بەڵام بەداخەوە ئەو هەموو فەزڵی خوای پەروەردگارت خوشکەکەم کچەکەم لە یاد کردووە تەنها لەبەر یەک گرفتی بچووک کە گرفتەکەش بۆ خۆی ئەگەر لایەکی زەحمەت بێ عەرزم کردی لایەکی ڕەحمەتە چونکە هەر بەهۆی ئەو دایکەوە تۆ بووی بە هاوسەری ئەم کوڕە باشە و ئەو کوڕە باشەش کە لە ئامێزی حەواویتەوە هاوسەری دنیا و قیامەتەوە باوکی چوار منداڵتە هەر لە ئامێزی ئەو ژنە خراپەدا پەروەردە بووە چاو لێ ئەگەر لە ڕوویەکی ترەوە تەماشایان بکەین زەحمەتەکانیش دەبنە ڕەحمەت بەڕێزان ناوبڕێکی زۆر کورتمان هەیە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە چاوەڕێی پەیوەندی جوانەکانی جەنابتان دەکەین بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵای خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ بینەرانی زیادە ئازیز و خۆشەویست بەرنامەکەمان ڕاستە و خۆیە
بۆ دوژمارێکی ئێستا لەسەر شاشی کەناڵی دیمەن دەیبینن چاوەڕێی پەیوەندیەکانی بەڕێستانی وابزانام هەر ئێستا ڕاستەوخۆ کەسێک لەسەر خەتە بە ناوی کاک محەممەد برای بەڕێزم کاک محەممەد فەرموو بەڵێ کاک محەممەد فەرموو براشینەکەم مام بەسە سڵاوی خوا لێ بێ سڵاوی خوا لە جەنابتان لە هەموو ئیمانداران سێ سوالم هەیە سوالی بچووک پرسیاری یەکەمی کاک محەممەدی برام فەرموو عمرم لە هەشتاکانە یەخوا تەمەند پڕ بەرەکەت بێ تووشی چۆکێشە بووم هەردوو کلاوە چۆکەم گۆڕینی دێبەرس ئەمەلیاتم نەکردووە بەڵێ ئەو دەستمان هەیە تاشیە خاوێن شەرقی و غەربینە ناویەکە بەڵێ نەفەرەکمان هەیە وەزویسە دەوانەیە شەوە ڕۆژ 5 جار بیچووە بەڵێ ئایا دروستە دەزێژ لێ دەشەم لە دەرەوە مەجال نییە لە دەرەوە حەمامەکەتان شوێنی وای نییە کە بە ئیسراحە لە سەری دانیشی ناوەڵای حوشەمان بچووکە ئەگەر باراندستان بێبەر بارانە داریوە لەسەر کورسی زۆر بە زەحمەت دەزوێت دەشەم تاو پرسیاری یەکەمت گەیشت کاک محەممەدی بەڕێز پرسیاری دووەمت پرسیاری دووەمیش ئایا کەراهەتی نییە لە نوێژدا گریان بێ کاتێک کە سوورەتی وەلعەسر دەخوێنم بەڵێ سوالی سێیەم بەڵێ فەرموو لە حیاتی خۆم دایکم نەدیوە بەڵێ خوا لێی خۆش بێ یا ڕەبی بە هەزارەهاندا دوعا دەکەم دەت خۆزگا و داکەم منی نەبا ئەگەر دەست بۆم خۆزگە بە مڵداری بمردمایە داخوا بە خۆی دەزانێ ئەمن مەقسەدم چییە بەڵێ تێدەگەم ئیشەڵا قسەت بۆ دەکەم لەسەرەوە سڵاوی خواتان لێبێ سڵاوی خوا لە کاک محەممەدی خۆشەویست پەیامەکەت گەیشت دەست و چاوت خۆش بێ خۆی گەورە سەلامەتت بەڵێ تەواو پەیامەکەت گەیشت کاک محەممەد گیان بەڵێ کاک محەممەدێکی تر لەسەر هێڵی تەلەفۆنە فەرموو کاک محەممەد مامۆستا گیان سلام عەلەیکوم عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا کاک محەممەدی خۆشەویست و عەزیز برای شیرینم سەلامەت بی یاخوا قوربانم وەڵام مامۆستا دوو پرسیارمە بە زەحمەت نەبێت کاکە محەممەد پرسیاری یەکەمت فەرموو یەکیان بۆ مەسەلەی زەکات و سەرفترە و ئەوانە بەڵێ ئیسا من کوڕێکم هەیە بڵێن کرێچیە مەعاشی نییە یعنی ئەتوانم مەگەر زەکات و سەرفترە شتی بەمێ ماڵی خۆی جیایە ماڵی جایە بەڵێ بەڵێ مناڵی هەیە نەوەڵا تا ئیسا مناڵیان نییە بەڵێ قەرزارە کاک محەممەد وەڵاهی قەرزار نییە بەس مائیشەتێکی وای نییە ینی دوکانە ئیشەکان نییە بە سەعات ئیشتەکان لەوانم ڕۆژێ 10,000 هەروە شتێکی وای دەستەکەوێت 10,000 15,000 زەحمەتە بێتە 15 وڵا هیچی وانە بەسەر چاوی شەڵاوە قسەشت بۆ دەکەم کاکە محەممەد بەس پرسیارەتیشم هەیە مامۆستا گیان بەڵێ شتێک لە خەوما مەشغەڵەتی و قەرەباڵغی و هینێکی زۆر گەورە بوو لە خەوما لەگەڵ خزمێکی خۆمانە نوێژمە کرد بەڵێ ئەمجا عیب نەبێگایەکی وەکو هار نییە نیشتبووە ناو خەڵکەکەەوە خەڵکەکەی ڕاوە ناوە هێناو ئەی برد بەڵێ بین بین نوێژەکەمە بری منیش هەم هاتمەوە دەستمەکردەوە بە نوێژکردن بەڵێ ئیتر لەو حاڵەتا خەبەرم بووە خۆی گەر بە خێری دەجێڕی ئینشاڵڵا هەرچە من مانای خەون لێک نادەمەوە بەڵام هەر بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ قسەیەکت بۆ دەکەم بەسەر چاوان وەڵام مەمنون تەبمەگە زۆر عنی زۆر ناڕەحەت بووم لە خەوەکە بەلامەوە زۆر قورس و ناڕەحەت بوو بەسەر چاوی ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم کاکە محەممەد دەی مەمنونم دەست خۆش بە مامۆستا گیان سەلامەت کاک محەممەد گیان خواگەدا بێ برێشینم خوشکە ڕازا و فەرموو خوشکەکەم السلام عليكم مامۆستا گیان عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا دادەی خۆشەویست زانم زۆر مامۆستا گیان والله عزیز نەبێ مامۆستا گیان دوو پرسیارم هەبوو خوشکی بەڕێزم فەرموو پرسیاری یەکەمت مامۆستا گیان عزیز نەبێ من لە نوێی ڕەمەزانە مناڵم بوو شیری خۆش میێنێ هەندێک مامۆستا ئەڵێ نەبێ ڕۆژۆکە بگریتەوە هەندێکی ئەڵێن مادەم سیرەی هەر سیەکەی بۆکەوە بەڵێ بەڵێ شیری خۆتی دەکەی خۆمەوەکە تەمەند درێژکە بەڵێ لا قوربانم زۆر سەڵ مامۆستا گیان لەگەڵ ئێوە ئینشاڵڵا ئێتر هینە ئەم هەیە بزانم کامەم بیگرمەوە یان فیدیەکەی بەڵێ
گیان بالا مامۆستاگیان پەیامەکەت گەیشت ئینشەڵا وەڵامت لە دەدەم. تاقەی تا مامۆستاگیان عەزیزی سەکرتاری کەم هەبوو فەرموو خوشکەکەم. خەسوون نەخۆشی درێژخایانی هەیە بەڵێ ئەیوە هینە دکتۆر پێی تۆ نابێ ڕۆژوو بگریت چونکە عیلاجشتی هەیە ئەیخوا هەموو ڕۆژانە و بەشەوانە هەیەی بەڵێ ئیتر ئەڵێ فیدیەکەی نەیاوە تاکو ئێستا بێ بیات ئێستا خەسوود دەتوانێت داوە تازەمەین گەر بەرەو گەرما ڕۆیشتین تازە لە زستان ئەمەگە بکەوێتەوە زستانی چکە لە کاتی سەرما و سوڵە دابوونە لە مانگی یەکدا لە مانگی 12دا لە وەختانەدا دەتوانێت لە ڕۆژگاری کورت و ساردا بە ڕۆژوو بێ یان هەر وەڵای مامۆستاگیان هافوت خوا ئاڵێ دکتۆر جدی بە هیچ شێوێ نابێ بە ڕۆژومە بە بەسەر باڵە بەسەر چاوی شەڵا جواب دەدەمەوە تەواو باشەکەم دادەی بەڕێزم پەیوەندێکی ترمان هەیە بەڵێ کاک تاهیر فەرموو براشی نەکەم کاک تاهیر فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك تاهیر ئەحواڵی بەڕێزتان قوربان زۆر سپاس سەلامەتانکە دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم و داوای لە هین دوعای خێرمان بۆ کە زۆر مەمنون و ماڵەداوا بێ خوا چاک و هەموو مامکەی بە گەورەی و ڕەحمەتی خۆت بۆ ئەم برا بەڕێزەشن کاک تاهیر خوای گەورە گرفتی هەموو لای حەلکە خوا دەرگای ڕەحمەت لە هەموو لای بکاتەوە بە دوعای ساڵحان بێ بینەرانی ڕۆژ دوعای بۆ بکەن بیزنی خوای گەورە دوعای خێر بێ بەشمە مەکە و دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم یا خۆ دەسوچای تۆ شەو بە کاک تاهیر خوای گەورە بە ڕەحمەت و میهرەبانی خۆی بێ بە هاوار و هانای هەموو لایەکمانەوە خوا دەرگای ڕەحمەت لە جەنابیشت بکاتەوە ئاواتەکان بێتە دەجێ زۆر سپاس سەرچاو براشید نەکەم خوا ڕەدار بێ براشید نەکەم خوا لەگەڵ پەیوەندی دواترمان باوکی ڕێبین فەرموو براشید نەکەم باوکی ڕێبین. مامۆستاگیان سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته باوکی ڕێبین برای عزیزم. خوا جەزای بەخێرتان باتەوە بۆ ئەم بەرنامانە. زۆر سپاس بۆ جەنابیشت خوا جەزای جەنابیشتان بداتەوە. عەفوکە وەڵا من دووسێ پرسیارمێ لەبارەی هەنێکی هەموو منەکانی تۆگەم خولبەکان فەرمیێگە قورئانتان خوێن زۆر بە وردی هەنێکی لەبارەی قورئان هەنێکی لەبارەی نوێژۆیە ئەوەندەی لە زانستی منابێت گوێبیستم و بڵێن بۆ نمونە ئەوەی حەزەتی موسا کە دوای ئەو خزر کە باشە حەزەتی خزر فەرمی تۆ ناتوانانی لەگەڵ منە ئین بکەی پرسیارم دێمە کە ئەوکی پرسیار ناکەم ئەی بۆ ئەو پرسیارانەی لێ کرد بەڵە بیست زەبت ڕاستە ئەو پرسیارانی لێ کە مناڵەکەی کوشت و با کە شتێکی کون تێ کرد و با وتی پرسیار تێ نانگوتی هە پرسیارشی لێ کرد ئایا ئینسان ئەکرێکە هەنێشتی دی پرسیار بکات تەواوە چونکە جواب بدەدەمەوە لە درێژەی بەرنامەکە ئەوەی تریش کە حەزەتی بایە فەرمێ تۆ دوعا بام بکە و من یەتوونە على كل فج عميق أي نافر من فج بعيد عميق. بەڵێ لەبەرەوەی کە وڵام دەدەمەوە لەبەرەوەی کە بزەوی تەختانیەک نییە بەعید لە ئەوانی سەری ئەو سەری زەوی عمیق وەتەوەکو شێوە هێلکەیەکی هەیە ینی کە لێرە بانکەوەی ئێرەش گوێلێتی ئەوەی ئەم سەری گوێلێتی ئەو لێرە ڕۆژە لە شوێنی وەکو ئەمریکا شەوە یعنی عمیق هەمووان دەگرێتەوە وەتە قوڵایەکەی نەک دووریەکەی چکگەوا بۆ یازەوی کۆم پشتی ئەم کتێبە تاخد بوو یادە بوو ئەو سەری بانکدا و بەعید بوو ئەوە یەکێکە لە ئیعجازی علمی قورئان باڵێ خوای گەورە قورئان فەرمێ وڵای نازانم بزەوت ئەفەرمی یا ئەیها النبی اتق الله لەخوا بترسە ئایا یعنی مەبەست بەیانی پێغەمبەر لەخوا هیچ خۆ پێغەمبەر لەخوا ترساوە بە هەموو شێوەیەک بەس ئایا چۆن یعنی خوای گەورە بڵێ مەوعیزەیە یعنی مەوعیزەیەکە بەڵ جوانە پرسیارێکی جوانە بەسەر چاو قسەت بۆ دەکەم وەڵا لەبارەی نوێژی شۆ مامۆستا ئیسا بڵێن من لە ڕۆژی شەمەوە با بڵێن نوێژ بکەم هەتا پێنجشەمە باشە لە پێنجشەمە جلەکان داکەن شتێکی پێوە بینم کە جایز نەبێ ئەو شتە و بێ ئەبێ ئەو نوێژی ئەو مەسافانە بگێڕمەوە بڵین باخرەوە پیسێ احتیمالی هەیە لە ئاخر نوێژە بۆ نە لە نوێژی عەسری ڕۆژی پێنجشەمە هەستت پێکرد احتیمالی لەوانەیە ڕۆژێ دوو ڕۆژ پێشتریش هەستم پێ بەڵام چارم ناچار بوو هەر نوێژم پێوە کردووە لەو کاتەوە کە هەستت پێکرد بەڵێ دەبێ ئێستا بۆ دڕوون دەکەمەوە حکومەکەی چییە نوێژیش مامۆستا بڵێن نیستە جاری وابە نوێژی ئیشا میوانێکتان بێ ئەکرێتی بێڵی بۆ نوێژەکە جەماعەتی هەر نوێژەکە لە ماڵەوە بکەیت کاتێک کە نوێژی ئیشا میوانت هات بڵێ میوانێک لە ماڵێ ینی جێ بێڵی میوانەکە باشیان چی بۆ جەماعەتی لە میوانەکە دانیشی میوانەکە دیارە نایە بۆ جەماعەت نەوەڵا نایە ئەو ئاوەش دوو جۆر میوانمان هەیە لە سەویش قسەت بۆ دەکەم بەسەر چاو جاری واژێ مامە ساردەیەکە ئەچیتە مزگەوتێ بانگە فەرمێ لەو کاتا دوای بانگەکە بێت یان نوێژی سونەت بکەیت بە تایبەتی نوێژی جمعان
لەناو مزگەوت بانگی دا و تۆ نوێژی سونەتەکان جوای بیان خوا جەزای بەخێر بات و خوا عیلم و زیاوکە. ئەزمعین ئینشەڵا باوکی ڕێبن دەست و چاوت خۆش بێ، خوای گەورە سەلامەتتان کە، خوا لەگەڵ دەستتان خۆش بێ، خوا لەگەڵ. بەڵێ پەیوەندێکی ترمان فاتیمە خان فەرموو. خوشکە بە ڕێزەکان فاتیمە خان فەرموو. السلام عليكم مامۆستای بەڕێز. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. الله خوشکە فاتیمە. داڕەبی تەمەن درێژبی مامۆستایان کەوا پرسیاری ئەم هاوڵاتیانە ئەی تۆ هەنێشت فێری خەڵک فێری موسڵمانان فێری ئەو کردەوە جوانانە بن کە تۆی بەڕێز لەسەری ئەڕۆی. زۆر سپاس، خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ فەرمێ. مامۆستایان چێ پرسیاری بچووکم هەیە. پرسیاری یەکەمی پرسیارم ئایا کە قورئان ئەخوێنی ئەگەر میوانێک بێ یای چێ بێت سەلام کات و جوابی سەلامەکەی بێتەوە ئاوەڕ بێتەوە ئایا لە کاتی قورئانە گوناحەبی بڕی؟ ئەمە یەک پرسیار. دووهەم پرسیاریشم سوورەتی کەهف شەی پێشەمان لەسەر جومعان کە بەیانی جومعەیە لە دوای نوێژی خەوتنان ئەی خوێنم باشترێکە لەوەی کە بەیانێکی بیخوێنم. ئەمە دووهەم پرسیان. سێرم پرسیاریشم مامۆستاگیان ئەڵێن بە پەنجە لا إله إلا الله و سڵاوات و ذکری خوا بکەی باشترێکە لەوەی بە تەسبیحەکەی. بەڵام لە هەنێ جارە تۆ ناتوانێ ئینسان ناتوانێ هەزار جار بە پەنجە سڵاوات تەسبیحات بکە سڵاوات لێدا ڕاستە. ئەمە تۆزێ بەلای ئینسان و قورسە، بەڵام بە تەسبیح و بە ئینی ژمارەکە ئینسان ئەتوانێ گێم تێک ئەچێ جاری وا هەیە. قەددار دووسەددار ئەتوانم بەس لەوە لا هیلاگە بم جارە بەس بە تەسبیحەکە باشترێکم. ئایا گوناحە یاخود خێرترێکە بە پەنجە بیکەیت؟ خوشکە فاتیمە پامەکەت گەی ئینشەڵڵا لە درێژەی بەرنامەکەدا گوێبیستی وەڵامەکەت دەبێت. بۆ تۆی بەڕێز مامۆستاگەن تەمەن درێژبی خوشکە باشەکەم خات و فاتیمە خواگەدار بێ دادەگەن. وەکو دوا پەیوەندی باوکی ئالان وەردەگرین. برای بەڕێزم باوکی ئالان فەرموو عەزیزم. السلام علیکم مامۆستای بەڕێز. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. برای خۆشەویست و عەزیزم باوکی ئالان. مامۆستاگیان بەڵێ ئەمن نوێژی لەسەر کورسی دەکەم. بەڵێ بەس ئەمن لۆ سیارم کرد قەلوێرەك لە پێش ماسەرم بە قەلوێرەکەی دەکەم وەکی دەچمە سوزدەی بەس زەی کورسیەکەی برنتربی یا قەلوێرەکە ئەگەر زەی کورسیەکەی بزانوی بالی فیدادن دەرم با قەلوێرەکە و کورسیەکە مستەوای یەک بن ئەگەریش نا کورسیەکان برنترە ئایا مادام کورسەکە بەرزترە و قەڵەوێرەکە نزمترە هەرچی عیبی نییە. دایمە شوێنی سوزدەکان نزم بێ باشتر. قەلوێرەکە کورسیەکەم بەرزترە لە قەلوێرەکەی. باڵێ مهم وایە ئاستا بۆ شدڕون دەکەمەوە یەک تۆ سەرت زیاتر نزم بێ بۆ سوزدە باشترە. پرسیارە چێسمە بۆ گازیەت نەبی. پرسیاری دووەمت. ئەم کاتی دەچمە جومعە دەچمە مزگەوت کە دەچم یەک دوو کەسی لێیە دەچێن سڕی پێشەوە خێری زیاترە بەزەم لەسەر کورسی دەکەم کورسی ناتانی بێ پێشەوە لە پشتەوە دەبم. ئایا خێرەکەم دەگاتی هەردووە کا دەچم دوو کەسشی لێ نییە. ڕاستە خوا پاداش دێتەوە. بەس چاوانی ئینشەڵڵا وەڵامت دەدەمەوە باوکی ئالان. خوا گەورە سەلامەتان کە و شیفاش بۆ بنێرە ئینشەڵڵا. زۆر سوپاس خواگەدارت بێ. بەڵێ بە ڕێزانەوە دیارەوە دوا پەیوەندیمان بوو داوای لەبوون لەو بە ڕێزانە دەکەم کە لەسەر خەت بوون و کاتەکە هەر ئەوەندە بێ کە وەڵامی ئەوانە بدەین و یەک دوو پرسیاری تریشم هەبوو کە دەرفەتە بوو کە بەنامە بۆمان هاتووە. با بچینە سەر وەڵامی ئەم پەیوەندیانی کە ئەمە عزیز و خۆشەویستانە کۆمەڵێک پرسیاری جوانیان کرد. ئینشاءڵڵا ئێمەش ئەوەندەی کە خوای گەورە فرسەتمان و زانستمان پێ بەخشێ وەڵامیان بدەینەوە. لە پرسیاری یەکەمی کاک محەممەدەوە دەست پێ دەکەین. کاک محەممەد دەفەرمێ عمرم 80 ساڵە لە 80ەکاندایە خوای گەورە تەمەنت پڕبەرەکەت کە ئینشاءڵڵا تەمەنی درێژ ئەگە ئینسان لە چاکەدا بەسەری بەرێ خەیڕکم من طال عمره وحسن عمله. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەوە باشترین کەس لە ئێوەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسانەتانن کە تەمەنتان لە ڕووی ساڵەوە درێژە بەڵام هەر بە درێژی تەمەن نا بەڵکو وحسن عمله کاروکردەوەتان جوانە ئەهلی عیبادەت و چاکە بوون و ئینشاءڵڵا ئەولادی ساڵحتان خستۆتەوە و تاعەت و عیبادەت لەسەری بەردەوامن و ئینسان لە کۆتاییەکانی تەمەنیدا زیاتر ئیستیغفار و تەوبە بکات بۆ ڕای خوای گەورە. ئینشاءڵڵا کاک محەممەد تۆ یەکێکی لەوانە ئەڵێ چۆکم دێشێ و گۆڕینی دەوێ ئەو تەوالیەتەی کەوا شەرقی و غەربی تێدایە تۆ لەوێدا بە ئیستراحەتتر دەتوانی پێداویستی خۆت جێبەجێ بکەی. کەسێکی مۆسویستان هەیە واتە مەبەستە دەوەیە بەردەوام دەشۆرێ نایڵن کەوا هیچ پێوە بێ و بەردەوام خاوێنە. بەڵێ مادام کە لە دەرەوەی ماڵەکەتان لە حەوشەکەدا تووشی ئازار و ناڕەحەتی دەبی دەزستاندا بەهۆی باران و سەرماوە
لە هاویناندا لەسەر کورسی ناتوانانی دابیتەوە. عیبادات پەروەردگار هەمیشە لە دینەکەی خۆیدا کە باسی نوێژمان بۆ دەکات، کە باسی تەیەموممان بۆ دەکات، کە باسی دەستنوێژمان بۆ دەکات. لە کۆتاییەکاندا دەفەرمێەوە ما جعل عەلەیکم فی الدین من حەرەج، لە دینی ئیسلامدا شتێکمان نییە مایەی گرانی بێ بۆ ئێوە. گرانی ئەوە نەبێ ئینسان هەر ئێستا کەسی عیبی نییە بە ئیسراحەت لە ئەو هەموو ئاو پارا و مەخسەل و بەلوعە و شوێنە هەیە بڵێ وەڵام من دەچم لە تەواڵێتەکە دەستنوێژ دەشۆم. ئێتۆ بۆ ئیسراحەت بەلوعە هەیە، شوێنی تایبەت هەیە، شکل لە شساغا نابێ بڵێ ئەمە ناڕەحەتە. بەڵام کاتێک کە کەسانێکی وەکو جەنابەت لە تەمەنێک 80 ساڵیدا ئەژنۆکانت چۆکەکان لەگە بیان گۆڕی کوڵاوی ئەژنۆ دەبێ بیرگۆڕی. لە حاڵەتی وادا دڵنیا بە کاک محەممەد قەش شەرع تەکلیفێکت لێ ناکات بێتە مای ناڕەحەتی، یان خوا نەخواستە بە شێوازێک دەستنوێژ هەڵگری ڕۆژگارێ خوانە کە دەدول لە جەنابەت خوا بمان پارێزێ بکەوی و شوێنێکت بشکێت، سمتێکت ئازاری بێ، ئێسقانێکت دەرچێک ئەو کاتە دەبی بە بارگرانی دەسەر خێزانەکەشت لەسەر خۆشتان. بۆیە بە هەر شێوازێک کە مرتاحی بە ئاسانی دەستنوێژەکەت بۆ دەشۆرێ و ئەو تەواڵێتانە کە هەمووی ئێستا هەمووی کاشیە و جەنابەت دڵی لە ماڵی ئێمە هەر بەردەوام خەریکی شتن و پاکردنەوە و ئافرەتی بۆ سویسی تێدایە، نانە هیچ ئیشکالت نەبێ مادام شوێنی تری گونجاو نییە و بۆ تۆ ئەوێ گونجاوە کاکە محەممەد ئینشاءڵڵا دەستنوێژی خۆتی لێ هەڵگرە و مەهێڵە شەیتان وەسوسەت بۆ دروستکە و دەستنوێژەکەت دروستەوە پاک و خاوێنە و ڕێک و پێکە. ئایا کەڕاهەتی هەیە لە ناو نوێژدا کە سوڕەتی قورئان سوڕەتی والعەسر دەخوێنرێ بگرێم نەخێر؟ نەوەڵڵا بەرەکەتی خوایە ئینسان لە ناو نوێژە دڵی لەگەڵ پەروەردگاری خۆیان گەرم بێ، فرمێسک بە چاوەکانیا بێتە خوارەوە، بیر لە حاڵی خۆی بکاتەوە. سوڕەتی عەسر ئەگەر وەکو ئیمام شافعی دەفەرمێ وەکو نەسیحەت و ئامۆژگاری، دیارە نەگەیەوە خەڵکێک وا حاڵی بەس قورئان سوڕەتی العەسر بۆیە بەس بوو، وەکو نەسیحەت و ئامۆژگاری، وەکو بۆ ئینسانی عاقڵەگە دەرسی لێ وەرگرێ قورئان بەس سوڕەتی عەسری تێدا پاتایە خوارێ کافی بوو بۆ مرافایەتی. مەبەستی ئەحکامەکان نییە، مەبەستی عیبادات نییە، مەبەستی بۆ ئینسانی عاقڵ و ژیر و دەرزوەرگر لەو بوارەوە سوڕەتی عەسر کافی بوو. نەوەڵڵا هەتا ئینسان ئەگەر خوا ڕەحمی پێ بکات لە ناو نوێژەکانە دڵی گەرم بێ و فرمێسک بە چاویا بێ و بگریا، ئەوە سنەتی پێغەمبەرە و ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، ڕێباز و سنەتی خولەفای ڕاشیدینە، ئەوانە ساڵحان و خواناسان و سەلەفی ساڵحی ئەم ئومەتە لە ناو نوێژە چۆن سەماوەڕ دەکوڵێ ئاوا دڵ و دەرونیان دەکوڵە ئاوا فرمێسک بە چاویاندا دەهاتە خوارەوە. بەخێریش ئەوە نەک هەر گوناهە نییە، نەک کەڕاهەتی نییە، بەڵکو زۆریش باشە. ئەوە فەزلی خوایە ئینسان کە خوا لەگەڵتا خوا ڕەحممان پێ بکات لە نوێژە دڵمان ئەوەندە لەگەڵ نوێژ و معنای قورئانەکە بێ فرمێسک بە چاوماندا بێتە خوارەوە. ئینشەڵڵا کاک محەممەد تۆ خوا خۆشی دەوی. دڵی لە ژیانی خۆمدا دایکم نەدیوە هەموو جا دوعا دەکەم خۆزگە هەر نەبوو مایە تێدەکەم بیارە بابەتەکەی جەنابەت پێویست بە ڕوونکردنەوەی تا زیاتر ناکە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تدعوا على أنفسكم، قەت دوعا لە خۆتان مەکەن. هەر کاک محەممەد قەت ئێستا وا ماڵە خۆزگە لە دایک نەبوو مایە. ڕاستی ئێستا ڕەن بێ بابەتێک هەبێ کە برینێک بێ لە ناخی تۆدا، خۆ دایک گەورە بەوەش پاداشت دەداتەوە، تاوانێک لە ئەستۆی تۆدانێ هەر چی شتێک ڕوویداوە کە دایکی خۆت نەبینیوە. بەڵام قەت وا مەڵێ ئێستا کە لە ژیانی دنیادای 80 ساڵ تەمەنت بە عیبادەت بەڕێ کردووە، ئەوە تا بە چۆکی هێشاوە لەوە دەپرسی چۆن دەستنوێژەکەم بە جوانی هەڵگرم، چۆن عیبادەتی خوا بکەم. ئەوە بەرەکەتەکەی بەهەشتە، ئەگەر نەبووایە بەهەشتیشن نەدەبوو. چاوپێکەوتنی پەروەردگار لە قیامەتە بە خزمەتگەیشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. من لە سەرەتای بەرنامەکەەوە لە بەشی یەکەمی بەرنامەکەدا وتم من سەڕەهوی زەمەن و ساعەت و ئەزمان و پێموتی پەرداخی هەموو کەس نیوەیە. کاکە محەممەد ئێستا تۆ لەم بوارەیەوە گرفتی ناو دڵ و دەروونت هەیە، کەسێکە لە بوارێکی ترە، کەسێکی لە بوارێکی ترە. بۆیە بە نەسیحەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێت دەڵێم، من قسەی خۆم ناکەم کە دەفەرمێ لا تدعوا على أنفسكم، قەت مەڵ دوعا لە خۆت مەکە، قەت مەڵێ خۆزگە نەبوو مایە. بڵێ یا ڕەبی سوپاست دەکەم ئەگەر لەلایەکەوە گرفتێکم هەیە، دڵ ناڕەحەتێکم هەیە، بەڵام فەزلی تۆ ئەوەندە بەسەرمەوە زۆرە هەر بۆم ناژمێردرێ، هەر ناتوانم بیریشان لێ بکەمەوە. گەورەترین خەڵات کە بە منت بەخشیوە لە تەمەنێکی 80 ساڵیدا ئیماندارم، ڕوو لە خوام. بۆیە کاک محەممەد نەخێر لە برای خۆتی وەرگرە بە قسەی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم، قەت ئەو دوعانە لە خۆت مەکە و بڵێ یا ڕەبی خوا لێشم خۆش بێ کە لە دڵگەرمیدا دوعایەکی ئەوام لە خۆم کرد بێ. سوپاست دەکەم کە من تێناوەتەوە ژیان حکمەتی تۆ لە چدا بێ، خوا من بە قەراری تۆ ڕازیم. راضي بون رضي الله عنهم ورضوا عنه، أو صفات أهل بهشتا. أجد تول أخوة راضي بي خداي جورج لتو راضي ده بقول أخوة من راضين بقدراتي تو شلون تبوه هنا وما بيرش تيار حكمتك لو ده كمن نايزانم. إن شاء الله دعاء لخود مكة ودعاء بخود مكة. كاك محمد دوم من بيوندي دوم
فەرمووی زەکات و سەرفترە کوڕەکەم کرێت چییە و ڕۆژی وادە 15,000 سەرەتای ژیانی هاوسەریش دیارێ مەسرفاتی ماڵی زۆرترە زەکاتی پێدەشیاننا عولەمای ئیسلام لەسەر ئەوەن کە زەکاتی باوک و ئەولاد بۆ یەک ناشێت نە کوڕەکەت زەکات بابێتەوە نە تۆ زەکات دێ بە کوڕەکەت بەڵام ئەگەر زانی دێ یعنی دوو حاڵەتمان هەیە باوکی محەممەد با لێمان تێک نەچێت ئەگەر تۆ خۆت شتێک لێ زیادە ئەولادەکەی هی خۆتە واجبە بە خێوی بکەیت ئەزانی بۆچی شەرع حرامی کردووە زەکات بدەیت بە کوڕەکەت یان کوڕەکەت زەکات بداتێ دڵ بریندارکردنی تێدایە ئێستا خۆ من کوڕەکەم بڵێ باوکە هاوە زەکاتە هەل لە خۆ دڵم دەشکێ کوڕێکە بێ ماڵەکەی خۆی بە قوربانی من کانەر زەکاتم بداتێ تۆ بە کوڕەکەت بڵی کوڕم ئەوە زەکاتە بڕوان پێ بکە دڵی پێی دەتەزێ ئای باوکم ئەو پارەی کە هەر دەبێت زایکە تازە هەر لە ماڵەکەی دەڕواتە دەرەوە بەوە یارمەتیم دەدا هەست بە دڵشکان دەکا ئەگە بەخسەش دەری نەبڕێ بۆیە کاکە محەممەد ئەگە توانای مادیت شتێک لە خۆت زیادە و هیچت بەدەستەوەیە لە پارەی خۆت یارمەتی کوڕەکەت بدا ئیشەڵڵا خوا دەرگایویش مادام چاوی لە کەسابەتە ئەمڕۆ 15,000 دەبێتە 30 بێتە 40 ئیشەڵڵا ڕۆژە زۆری دەبێت ئەویش زەکات دەدا ئەگەر هیچ ئیمکانێتێکیشن نییە ئەوەندە بڕە زەکاتە نەبێ ئەوەی تریشی بۆ خۆت محتاجیت زۆر پێوە دیارە ئەوە مەیدە بە کوڕەکەت بیدە بە بووکەکەت بیدە بە بووکەکەت بیدا بە جلوبەرێک بیدا بە پێڵاو بیدا بە پێداویستیەکانی ژیانی خۆت والحاصل مەیدە بە کوڕەکەت بیدە بە بووکەکەت کە لە پێداویستی ژیانی خۆیدا سەرفی بکە بەڵام هەتا بۆ دەکرێت زەکات نەدەی بە کوڕ و کوڕیش نەیدا بە دایک و باوەک چونکە ئەوە دڵشکانی تێدایە بە دڵنیاییەوە ئەڵێ لە خەومان نوێژم دەکرد و گایەکی هار دەهات و خەڵکی بەلادا دەبێت من مانای خەون بەڕاستی تا ئێستا خەون نامەم نەخوێندوێتەوە بەڵام شتەکە تەقریبەن ئاشکرا و دیارە ئەو گایە هارە ئەم دنیای ئەمڕۆیە ئەم سیاسەتە پیسەیە ئەم تەلەڤیزۆن و هەواڵ و دەنگ و باسەیە هەمومان خەریکە کابرا نوێژەکەی دەکات دڵێ سعات هەشتە تەلەڤیزۆنی فڵان کەسی دەنگ دەنێ بزانام داخوای ئیخبارەکە چیە براوە تۆ نوێژەکەت نیوەی ڕۆی وێ ئاگامان لە خۆمان بێ دنیا خەڵکەکە دەڕەتێنێ تۆش کاک محەممەد ئاگاداری خۆت بە زیاتر ئەوەندە گوێ بە دەنگ و باس و سیاست و ئەم لاولامەدە زیاتر لەگەڵ نوێژ و عیبادەتەکەی خۆت و پەیوەندی خۆت و خوای گەورە بەهێزکە و کەمتر ئاوەڕ بدەوە بەلای شتێکە کە پەیوەندی بە تۆوە نییە کە بە تۆ چاک نابێت کە پەیوەست نییە بە ژیانی تۆوە زیاتر لەگەڵ خوای خۆت و پەروەردگاری خۆت و کار و کەسابەت و ماڵ و منداڵی خۆت تێکەڵاو بە ئەو گای هارە ئەو دنیایەکی ناشەریف نەک دنیای شەریف و ڕێک و پێک و خزمەت گوزار ئەو دنیایی کە پەیوەست نییە بە ئێمەوە خۆمانی لەگەڵ تێکەڵاو دەکەین و خۆمانی بۆ گوناهبار دەکەین ئەوە وەکو گای شێت بە ناو ژیانمان کەوتووە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە و هەموو لایەکمان لادا خوشکە ڕازاو لە پەیوەندی سێیەممان بوو ئەڵێ لە نیوەی ڕەمەزاندا منداڵم بۆ خوای گەورە تەمەنی منداڵەکەت پڕبەرەکەت کە دادە ڕازاو انشاءالله تۆش ئەو منداڵە چاوڕۆشنی بێ بۆ خۆت و بۆ هاوسەر و بۆ ماڵەکەتان مای بەرەکەت بێ شیری خۆتی دەدەیتە دەستەکانت خۆش بێ حتا نزیکی 2 ساڵ تا بۆت بکرێ بە تایبەتی شەژمانگی یەکەمی بە هیچ شێوەیەک نەیەڵی شیری تر بخوایان فێری شیری قوتووی مەکە بۆ گرتنەوەی ڕۆژوو ئەو ئافرەتەی کە لە مانگی ڕەمەزانە منداڵی بوو ساڵێک دەبەت دەمیایەتی شەژمانگی یەکەم تۆ شیر دەدەی بە منداڵەکەت بە هیچ شێوەیەک بە ڕۆژوو مەبە لە شەژمانگی دوای ئەوەدا یعنی 5 مانگی دەبێنە بۆ ڕەمەزان ئەمجا لە دوای ئەوەوە بۆ ڕەمەزانی داات و 5 مانگی لەبەر دەمادەمێنێت دوای ئەوە منداڵ دەتوانانی لەگەڵ یا سریلاک و کۆمەڵە بسکیت و خواردن و ئەوانەی بدەیتێ عادەتەن منداڵ لە تەمەنی 6 مانگی و دەتوانێت لەگەڵ شیری دایکە هەندێک خۆراکی تریش بخوا بە شیری قوتووی مەدەیە ئەگەر لەو حاڵەتانەدا ناو بە ناو بۆ دەگیرایەوە هەفتانە دووشەمە و پێنجشەممە دادەڕازەوە ڕۆژوت بۆ دەگیرایەوە ڕۆژەکانت بگرەوە حتا بۆت بکرێت لەماوەی ئەو 5 مانگی دوای 6 مانگی ڕەمەزانەوە تا 6 مانگی تێپەڕی کرشی خواردنەکە تەو 6 مانگە بە هیچ شێوە بە ڕۆژومە بە باش شیرەکەت کەم نەکە ئەنجا وردەوە دە فەسڵی ساڵیش بەرەو ساردی و بەرەو ڕۆژ کورتی دەڕوە بە دڵنیاییەوە لە مانگی 11 و 12 و 1 و یان 12 و 1 و 2 هەتا دەگەینەوە 3 مانگی ڕەمەزانی داهاتوو تۆ هەوڵ لە 4-5 مانگەیە بە ئیزنی خوای گەورە ناوبەناو بە ڕۆژوو بە هەفتەی 2 ڕۆژ هەفتەی 3 ڕۆژ هەفتەی ڕۆژێک ئاوا بە ڕۆژوو بە کەکار لەسەر شیرەکەشن ناکە ئەوەندەی بۆت گیرایەوە نوری عەلانور ئەوەی کە هەر بۆت نەگیرایەوە گەوشتەوە ناو ڕەمەزانی داهاتوو بەڵام هەوڵی خۆتت دابوو هەوڵی بدەیت کە لەسەر منداڵەکەشت کاریگەری نەبێ نەگیرایەوە ئەوانەی کە فیدێ بدە ڕۆژی 3-4 هەزاری فیدێ بۆ بدە و ئیتر ئەو ڕۆژەکانت تەواو بوون بەڵام تا بۆت دەکرێت ڕۆژەکانت بگریتەوە باشترە بەڵام ناو بەناو لە دوای 6 مانگی یەکەمی شیر خواردنەوە کە منداڵەکە شتی تر دەخوا تۆ دەتوانی ئینشاڵڵا وردەوە دەب من دڵنیام خوشکی خۆم ڕۆژەکانیشت بە ئیزنی خوا بۆ دەگیرێتەوە ئەوەش کە مایەوە گەیشتی ڕانگی ڕەمەزان 3-4 ڕۆژە مایەوە 5-6 ڕۆژە مایەوە بۆ نەگیرایەوە فیدێکەیان بدە و بە فیدێ و بە قەزاکە ئەوە ڕۆژەکانت تەواو بە ئیزنی خوای پەروەردگار ئەڵێ خەسووم نەخۆشی درێژخایانی هەیە بۆ وتت بە هیچ شێوەیەک دکتۆر وتیت نایە بە ڕۆژە بینەخێر
ئەوە پێویست ناکە هەر ئێستا فیدیەکەی بدا کافیە دەبووە لە مانگی ڕەمەزان کۆتایی ڕەمەزانە فیدیەکەی بدایە ئێستا کە نەیداوە دەبێت ئێستا بیدان ئەم مانگە بۆی نەدرا مانجی چکە بیدان نەگاتەوە ڕەمەزانی داهاتوو فیدیەکەی دەفعکە بە ئیزنی خوای پەروەردگار مادام دکتۆر وتێتی بە هیچ شێوەیە بە ڕۆژوو مەبان نابێ بە هیچ شێوەیەک بە ڕۆژوو بێ قسەی دکتۆری پسپۆڕی موسڵمان لەو وارەدا دەخوا نە قسەی مامۆستای ئاینی چونکە ئەو دکتۆرە دەزانێت خەسووی تۆ ئەم نەخۆشیە بەهۆی ڕۆژووگرتنەوە بەهۆی نەخواردنەوەی ئاوەوە بەهۆی برسیبوونەوە لێ پیس دەکات لێ خراپ دەکات ڕۆژوش بۆ تەندروست باش بوونە بۆی تەندروستیمان باش بێ بە سەلامەتی بمێنینەوە نەخوا نەخواستە تەندروستیمان خراپ بێ نصیحەت و ئامۆژگاری بکە هاوکاری بکە فیدیەکەی بۆ بدەن بە ئیزنی خوای گەورە ئەگەر ئیمکانێت بوو فیدیەکە لە زیاتی ڕۆژوەکانێتی ئەوە خوای گەورە خۆی بەو شێوەیە دایناوە کاک تاهیر داوای دوعای خێری کردی یا ڕەبی کاک تاهیر خوای گەورە خێر بێنێتە ڕێی هەموو لایەکمان بە گەورەی و ڕەحمەتی خۆی بە ئەرحەم الراحیمینی خۆی هەر کەسێ هەر داوایەکی خێر لە دڵی ئایەتی خوای گەورە بۆی ئاسانکە هەر گرفتێکی هەیە یا ڕەبی خوای گرفتی هەموو لایەکمان حەلکەی و هەموو بینەرانیش دوعا بۆ کاک تاهیر بکەن هەمومان دوعا بۆ یەکتر بکەین خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە باوکی ڕێبین باسیەوەی کرد بەڵێ وردی قورئان زۆر گرنگە دیارە من بە ئەو کەمزانینی خۆمەوە هەمیشە پێم خۆش بووە بە وردی قورئان بخوێنینەوە لەسەر وشە بە وشەی قورئانەکە بوەستین ئەوەندەی کە خوای گەورە یارمەتیمان بدا چەند پرسیارێک لەبارەی قورئانەوە کرد موسا کاتێکە لەگەڵ بەندە ساڵحەکەدا کە لە فەرمودەدا هاتۆ خەڵدری ناو بووە بوون بە هاوڕێ بە دوو عیلم و زانستدا گەڕا بەڵام کاتێک پێیوت تۆ ناتوانانی لەگەڵ منە هاوسەفەر بی مەگەر بەڵێنم پێ بدەی قسە نەکەی هەرچی بینی قسە نەکەی موسا لە تاوی عیلم و زانست ئەوەندە شادمان بوو کە زانستێک بەم پیاوە بەخشراوە کە ئەم نایزانێ وتی بەڵکو بەهرەوەر بم بەڵێنی پێدا کە پرسیاری لێ نەکە بەڵام کاتێک کە کشتی نامۆی بینی کاتێ بینی کابراەک کەسابەت دەکا کۆمەڵک خەڵک لەسەر کەشتێک نان دەخۆن ئەم دەزیاتی هاوکاریان بێت چوو بە جەرنەفیزێک بە چەقۆیەک بە شتێک کونی تێکرد کونێکی تێکرد و ئەو هاتە ژوورەوە عیبداری کرد وەکو ئێستا تۆ لە تەکسیە کاوی کابراەک ئەو تەکسیە جوانەی پێ خزمەتگوزاری بۆ تۆش بۆ هاوڵاتیان دەکا کەسابەتی ماڵ و منداڵی دەسەرە بۆ خۆی خافڵاوە تۆ لە دواوە کوشتنەکانی بدڕێنی لە شەریعەتدا لە ڕووی زاهیرەوە ئەمە کارێکی منکەڕە بۆیە موسا نابێ لەوێ بێدەنگ بێ موسا کاتێک کە ئەم دەمە دەبینێ دەبێ هەڵوێستی هەبێ بۆیە لە بینینی ئەم هەڵوێستە ناشیرنەدا کە بە حیسابی خۆی ئەمە غەیرە شەرعیە بێدەنگ نابێ بەڵام لە دواییدا ئەنجا بەڵێنەکەی بێبی دەکەوێتەوە ئای تۆ بەڵێنت پێ نەدا موسا قسە نەکەی فەرمووی ئەگەر ئەم جارەشیان بمبورە جاری سێم وتی ئەگەر ببێتە سێ جار ئیتر عوزر قبوڵ نییە وەلە یەک جا دەبینە وتی قبوڵمە ئەوە بوو بە سێ جار هەر سێ جارەکە موسا وەکو عادەتی مرۆڤێک کە ئەم بێ شەرعیانەی دەبینی تەحەمولی نەدەکرد نەدەکرا بێ هەڵوێست بێ بۆیە قسەی هەردووچیان ڕاستە عیلمی لەدونی خضر ناوەی دەبینی ناوی ڕووداوەکانی بە عیلمی خوای پەروەردگار نیشان دەدرا موسا دەرەوەی دەبینی ظاهری شتەکانی دەبینی ئەمانەش هەموو پێچەوانەی عەقڵ و واقع و شەرع بوون منداڵێک کوژی بە ناڕەوە دیوارە کابرا ئامادە نەبێت لە دەیەکە یارمەتی بدا شەو لە کەلاوەدا بکەیەوە بچی دیوارێکیش بە بەلاژ ڕاستکەیتەوە بۆیە موسا مافی خۆی بوو پێمان دەڵێ لێرەدا قورئان دەرسێکمان دادا ئەڵێ هەر وەختێ بێ شەرعیت بینی ئینکاری بکە بەسەریا تێمەپەڕە دەنگ بەرزکەوە بڵێ کاکە وەڵڵاهی ئەم کارە ناڕەوایە بەڵام لە پشتی ئەوە کاتێک کە عوزری شت بۆی هەندرایەوە بۆت باس کرا وتیان ئەم شتە تۆ بە ڕووکاری دەرەوە تێگەیشتووی ئەمە حەقیقەتیەتی ئەمجا مەڵێ وەڵڵا هەر سوورم لەسەر قسەی خۆم من حەق و ڕقم نا بڵێ تەواو ملکەچم قسەکەت تەواوە ئەم بەسەراتە ئەوەمان پێ دەڵێ ڕەخنە بگرە لە شوێنی خۆیدا لە شتی ناشەرعی و نەعەقڵی و نامەنتیق بەڵام کاتێک بەرامبەر بۆی باس کردی وتی برا شیر نەکەم وەڵڵاهی وەکو وانێت تۆ لێ تێگەیشتووە وەرە با بۆت باسکەم ئەمە لە پشتی ئەمەوە ڕووداوەکەوە شتێک هەیە ئەمجا تۆ ئینکار مەبە ئەمجا تۆ بڵێ بەڵێ ڕاستە وەکو موسا ملکەچ بێ بڵێ تەواوە قسەکەت زۆر تەواوە من داوای لێبوردن لێ دەکەم لەسەوەی کە بەتوندی ڕەخنەم لێگرتی من حەقی خۆم بوو بەڵام بەڕوونکردنەوەکە دڵم ئاوی خواردەوە ئاها قورئان فێری ئەم دەرسانەی ژیانمان دەکا ئەینا قورئان حیکایەت نییە بیخوێنینەوە نەزانین باسی چییە ئیبراهیم باسمان کرد بەعید و عەمیق ئەگەر زەوی تەخت و ئەوا ڕێک بێ دەبێ بڵێ بەعید ئەگەر لە شێوەی گۆیە کابێ ئەم سەراوسەری هەموو شوێنە قوڵەکانی بگرێتەوە عەمیق دەگرێتەوە لەبارەی ئەوەی پێغەمبەری خوا یا ئەیوهە النەبی اتق الله لە چەند شوێنی قورئاندا هاتە تەقوای خوای پەروەردگار بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم سەییدی متقین بووە سەیید المتقین ئەو تەقوا ئەو فێری ئەمەی کردووە چۆن تەقوای خوای پەروەردگار بکەین بەڵام ئەمە نوێکردنەوەیە بۆ ئێمە
ئەمرە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێکردنەوەی تەقوایە. تەقوا واتە بەردەوامی خوا ئاگادار بە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێغەمبەر بۆ یەک چرکەش تەنانەت لە خەویشە تەنانەت لە پشتیشەوە شتی بینیەوە کەوانە تایبەتمەندی پێغەمبەر صلی الله علیه و سلم قد لە خوای پەروەردگار غافڵ نەبووە، چونکە بەردەوام ئامادە بووە معرض بۆ ئەوەی کە وحی خوای پەروەردگاری بۆ بێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمیشە پابەند بووە بە پەیامی پەروەردگارەوە. بەڵام کاتێک کە دەفەرمێ یا ئەیها النبی اتق الله ها ئینزارێکت دەداتێ، ئاگادار بە. ئاگادار بە لەم شوێنەدا مووقیفێک هەیە. هەموو ئەو شوێنانەی کە دەفەرمێ یا ئەیها النبی اتق الله ئەوە ئاگادار بە. لێرەدا ها هەڵوێستێک هەیە، حکمێک دێتە پێشەوە، بە حەزەر بە، ئاگادار بە، لەسەر هەست بە، بە وریایە وەریگرە. لەباری نوێژەوە دەفەرمووی ئەو کاتەدی هەفتەیەک نوێژت کرد لە شەمە تا پێنجشەمە، لە پێنجشەمە هەستت کرد جلەکەت لە ژێرەوە بۆ نمونە پیسێکی پێوەیە. لە کاتێکەوە کە هەستت پێکردەوە هیچ چارن نەبووە، لەو وەختەوە تۆ ناچار یعنی دەبووە شوێنەکەت بگۆڕیایە، بتشتایەوە، ئەو شوێنت پاک کردایەوە، ئەو جلو بەرگت بگۆڕیایە. بە هەر حاڵ ئەگەر دەرفەتێک نەبووە، نەڕەخساوە، هیچ مەجالێک نەبوو، ئەوە لایەنی زانانی شەرعەوە یەکێک لە مەرجەکانی دروستبوونی نوێژ ئەوەیە کە ئەو جلو بەرگەی لەبەرتایە یەقینت هەبێ کە پاکە. لەبەر حرمەتی نوێژەکانت کردوون واگە بمرێ ئینسان پێشەوەی قەزایان بکاتەوانە فریانەکەوێت لە لای خۆی گەورە گونەهبار نییە. بەڵام مادام یەقینت هەیە بۆ نمونە لە ڕۆژی چوارشەمەوە ئەم پیسێت بم شوێنەوە بینیوە و ناچاریش بووی هەر نوێژەکانت پێوە کردوون، ئەبێ نوێژی ئەوانە قەزا بکەیتەوە لەگەڵ هەر نوێژەکان. نوێژە قەزا بکەوە هەتاوەکو ئەو نوێژانە لەسەر لا دەچن، چونکە یەکێک لە مەرجەکانی دروستبوونی نوێژ پاکی جلوبەرگە، پاکی ئەو جلوبەرگەیە کە لەبەرتایە. نوێژی عیشا میوانت هات و نەهات بۆ جەماعەت لەگەڵی دانیشی یان نا؟ دوو جۆر میوانمان هەیە. میوانێک هەیە زۆر ئاساییە، جەنابەت برایەکی خۆت دێ بۆلات، ژن برایەکت هاتووە مەحرەمی ماڵە، برازایەکت هاتووە لەگەڵ کوڕەکانە دانیشتووە. ئیتر ئەمانە ئەگەر تۆ بچی بۆ جەماعەت هەر زۆر بەلایەنەوە ئاساییە و خۆیان بە تەریق دەزانن کە لەگەڵ تۆ نەیان بۆ مزگەوت. بەڵام میوانێکت دێ خزم نییە، بێگانەیەکە، لەوە ئەچێ 5-6 ساڵ بێ هەر ماڵی تۆی نەدی بێ. ئێستا کە هاتووە بەداخەوە خۆشی وەعی ئەوەی نییە بڵێ باچین جەماعەتەکەمان بکەین ئەنجا دێنەوە، یان شەوگارەکە کورتەڵێ تا دەچینە مزگەوت و دێنەوە. منیش بە تەمانی ئیشێکم هەیە باسی بکەم لەگەڵ جەنابتە ئەم میوانە کە خزم نییە و مەحرەمی ماڵ نییە و هەمیشە لە ماڵ تا تێکەڵاو نییە، لە 5-6 ساڵە جارێک هاتەوە ئیشێکی ضروری هەیە دیارە بۆ پەیامێک هاتووە یان دۆستایەتی بەسەر کردوویەوە، ئەمە لەبەر خاتری ئەو قەیناکە جەماعەتەکەت ئەگەر نەشتی گونەهبار نابی. ئەوە مادام خۆی ناڵێ دوچین بۆ جەماعەت یان وڵات تا بچینە جەماعەت و بینەوە کات زۆر درەنگ دەبێ و فریان ناکەوین، لە حاڵەتی وادا جۆرەکانی میوان دیاری دەکات. هەندێک میوان هەیە عەرزم کردی پێویست ناکات هەر پرسی پێ بکەی بڕۆ جەماعەتت بکە، هەندێکیشیان عەزیزم لەگەڵی دانیشی باشترە و بەجێ مەهێڵە بەتەنیا، چونکە هەم مەحرەم نیە لە ماڵەوە بەتەنیا پیاوێکی ئەوە، هەم لەوە چێ دڵیشی ناڕەحەت ببێ بڵێ حسابی بۆ نەکردم و هەیە دڵناسکە هەر لە بەهانە دەگەڕێ جارشکە مەرحەبایی نەکاتەوە. نەخێت دڵی ئەم ڕاگرە خۆی گەورە ئاگای لە حاڵتە ئیشەڵڵا ئەجری جەماعەتەکەت بۆ دەنووسرەیە. لە ناو مزگەوت تا بووی بانگیدا نوێژی سونەت بکەی یان جوابی بانگەکە دەیەوە نەخێر بوو ئەستە نوێژی جوابی بانگەکە هەمووی تەواو بدەوە ئەمجا نوێژی سونەتەکە بکات، جوابی بانگەکە لە پێشترە. فاتیمە خان فەرمووی ئایا کە قورئان دەخوێنی کەسێ سەلامی کرد کە سەلامی کرد لەو شوێنەدا قورئانەکەت بوەستێنە، دوای عەلەیکم السەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه، دوای لەو شوێنەوە دەست پێ بکەوە، لەسەری ئاەتەکەەوە دەست پێ بکەوە، مەڵێ ئەوامەکە هین بکەی و یان بڵێ ئەوتان قورئان دەخوێن نەخێر. لە نیوەی ئاەتەکە داوی سەلامی بڵێ وعەلەیکم السەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه، لە ئەوەڵی ئاەتەکەەوە دەست پێ بکەوە. سوورەتی کەهف لە شەوی جومعەدا بخوێنیان لە ڕۆژی جومعەدا لە هەر کامێکیان بیخوێنی ئاسانە، زۆر ئاساییە. لە شەوی جومعەدا خوشکە فاتیمە بیخوێنە بە 5 تەسبیحات و ذیکر و تەهلیلە و لا إله إلا الله و تەسبیحات و سڵاوات بکە یان بەتن تەسبیح. ئەگەر ئەوانی 33کان بوون ئەوەی دوای نوێژەکان بەدەستی ڕاستە بە 5کان بیکەین. بەڵام الحەمدوللا کە تۆ خوای گەورە ڕەحمت پێ بکە بڕیاری دا بە ڕۆژی 1000 سڵاوات لەسەر پێغەمبەر بدەی صلی الله عليه وسلم بۆی دڵت قەناعەت بکە کە ئازارەکەت تەواو کردووە بە تەسبیح هیچ ئیشکالی لەسەر نییە، نەکەر حرام نییە، هەر سنەتیشە بۆی کە ئەو ژمارەی خۆت ڕاگری و ڕۆژانە ئەوەی کە دیاریت کردووە لە سڵاوات و لە ذیکر و لا إله إلا الله واستغفر الله بە تەسبیح بیکە هیچ ئیشکالی لەسەر نییە. بەڵام ذیکری دوای نوێژەکان کە کەمن و دیاری کراون بە 5کان بیکەین باشترە. باوکی ئالان وەکو دوا پەیوەندی باسی ئەوەی کرد نوێژ لەسەر کورسی دەکەم، نێوچەوانم دەخەمە سەر قەڵەوێرەکە، عەرزم کردی لە کاتی تەلەفۆنەکەشە هەوڵ بدە باوکی ئالان نوێژەکە دوا بکەی کە شوێنی سوز دەکەت بەردەوام نزمتر بێ، مادام کورسەکەت بەرزترە و قەڵەوێرەکە نزمترە کە سەر نەوی دەکەی هەر هیچ ئیشکالێکی لەسەر نییە. گرنگەوەیە سوزدە بریتیە لەوەی سەرت نزمتر بێ، حتا بۆی بکرێ سەرت نزمتر بێ باشترە.
بەڵام بەرزتر نەبێت لە شوێنی کورسەکە مادام کورسەکەت زاڵە بەسە قەڵەوێرەکە ئیشکالێک لەسەری نییە کە دەڵی دەچمە مزگەوتەوە هەمووی دووسێ کەسی لێ سافی پێشەوە چۆڵە بەڵام بەخۆی ئەوەی کەوا ئەژنۆم دێشێ و ناتوانم لە عرز دانیشم و تەحملی خوتبە ناکەم ئەوەندە و لەسەر کورسی نەخێر ئەوە خوای گەورە ئاگاداری عوزرەکانی تۆیە کورسەکان مادام لە سەفی پێشەوە ناتوانرێ دانرێن لەبەر سەفی جەماعەتەکان و هەمووی لە دوای مزگەوتەکانن مادام تۆ لە ئەوەڵی کاتەوە چووی خوای گەورە ئەجرە هەرە گەورەکەت بۆ دەنووسێ وەکو لە سەفی پێشەوەدا دانیشتبی باوشی ئالان خوا ئەوە ئەجرەکەت بۆ دەنووسێ هیچ لە پاداشت کەم ناکاتەوە خوای گەورە بەندەکانی دەبینێ ئاگای دەدڵ و دەروونەکانمانە سەیری ئێرەمان دەکە ئەتەقوا هاهونە تۆ بەو نیەتە چووی ئەوەندە ماڵی خۆت بەجێ هێشتۆ لە سەرەتای کاتی جومعە لە 11 لەوێ دانیشتوی کە دووسێ کەسی لێیە دڵت دەکڵا خۆزگە ساغ و سەلامەت بوومە لە پێشی مامۆستا لە سەفی یەکەما دابنیشتمایە بەڵام کاتێک کە پشت و ئەژنۆکان و فەقەرات لە ڕێگەت پێنادا خوای گەورە هیچ لە ئەجر و پاداشتەکەت کەم ناکاتەوە خوا سەیری نیەتی ناو دڵەکان دەکا نەقسەی دڵڕوخسار و دانیشتنەکان خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئینشاءالله تاعەت و عیبادەتمان قبول بێ دوو پرسیاری زۆر بچووک ماوە ئەگە کاتمان ما بێ برایانی کۆنتڕۆڵ دەتوانم ئەم یەک دوو پرسیاری هەفتەی ڕابردووشم لا ماوە ئەویش ئەوەیە سەلام عەلەیکم مامۆستا من بە مناڵی دایک و باوکم حوتمیان بۆ نەکردوم ئایا ئێستا خۆم دەتوانم بۆ خۆم بیکەم بە پارەی خۆم بەڵێ کەسێک کە باوکو دایکی لە مناڵی حوتمیان بۆ نەکرد ئێستا خۆی ئیمکانیەتی هەیە دروستە بە پارەی خۆت حوتم بۆ خۆت بکەیت و باوکو دایکشی ئینشاءالله پاداشتیان هەر بۆ دەنووسرێ ئەو سونەتە بۆ تۆ جێبەجێ دەبێت پرسیار و خاڵی کۆتایی بەڕێزێک نووسیوێتی سەلام عەلەیکم مامۆستا من ساڵی پار دوو گەڵەمدا بە نزیکێکی خۆم زەکات بوو چونکە قەرزاری خان و سیارە بوو گەنج بوو واتە خێزاندار نەبوو ئەو گەنجە لە دەستگایەک ئیش دەکات موچەیەکی هەیە بەڵام نازانم موچەکەی چەندە ئەم ساڵ پارەکەیان هێنایەوە بۆم وتیان پرسیارمان کردووە زەکاتی پێناشیە زەکاتی ناکەوێت ئێستا من چی بکەم لەو دوو گەڵایە چونکە هی پارە هی ئەم ساڵ نییە تکایە وەڵام ئەو مادام بۆ خۆی الحەمدولillah کە زانیەتی زەکاتی پێناشیە مەردانە هێناوێتەوە تۆش ماڵی زەکاتە هی تۆ نەماوە زۆر ئاساییە با هی پار بێ هی پێرار بێ هەر ئەمڕۆ کە ئێستا گوێ لەم وڵامەیە براشیرینەکەم بیدە بە کەسێک کە مستحقی زەکاتە و ئینشاءالله تۆ هەر یەکەم جار ئەجرەکەت بۆ نووسراوە ماڵەکەت پابۆتەوە بەڵام ئەمانەتێکە لە ئەستۆ تا قەرزێکم ماوەتەوە دەبێت لە نزیکترین کاتە هەر ئەم شەو مەیگەوێنە بەیانی مەیگەێنە ئێوارە ئەو دوو گەڵایە ئەو $200 زەکاتە لە ماڵەکەتدا ئەویش خوا پاداشی داتەوە کە زانیەتی پێناشی هێناوێتێوانێ هەردوو لا پاداشتان دەست دەکەوێت بەڵام بە نزیکترین کات بیدەوە کەسێکی مستحقی کە زەکاتی پێ بشێت بەڕێزان پرۆگرامەی خۆشەویستی ئەم جارەشمان لێرەدا کۆتایی پێهات سوپاس بۆ پرسیارەکانتان بۆ تەلەفۆنەکانتان خوا پاداشتی هەموو لایەک بداتەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه